ئازیزانی NRT سلااوان لێبێت هەرچەندە وتەبێژە حکوومەتی هەرێم دەڵێت بەشێک لە پارەی فرۆشی نەوت لەلایەن تورکیاوە ڕەوانە کراوە بەڵام قەیرانی دارایی هێشتا بەرەوکی حکوومەتی هەرێمی بەر نەداوە و موچەخۆرانی حکوومەتی هەرێم بەردەوامن لە دەربڕینی ناڕەزایەتی بەوەی موچە لە کاتی خۆیدا نادرێت لەگەڵەوەی هێشتا دیار نییە کەی موچەی ڕاگیراوی هەرێم لەلایەن بەغداوە دەنێردرێت نێچیروان بەرزانی دەڵێت چانسێکی تر دەدەینە عیبادی بۆ چارەسەرکردنی کێشەکانی نێوان هەولێر و بەغدا بەڕێزان لە دیوی دووەمی هەواڵدا لەگەڵ میوانەکەم سەفین دزەیی وتەبێژی حکوومەتی هەرێمی کوردستان گفتوگۆی ئەم پرسانە دەکەین ئێوەش دەتوانن لە ڕێگەی پیجی NRTەوە لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک پرسیارەکانتان بە کۆمنت بۆ ئێمە بنێرن کاک سەفین زۆر سوپاس بۆ ئامادەبوونت کە ڕاستەوخۆ لە ستودەکانمان لە شاری هەولێرەوە لەگەڵمانی بۆ پرسیارە دەست پێ دەکەم سەبارەت بە ناردنی هێزی پێشمەرگەی کوردستان بۆ کۆبانێ ئایا ئەو هێزە جوڵەی پێکراوە؟ بەڵێ هەروەکو ئاگادارن پاشی ئەو بڕیارێکە لە سەرۆکایەتی هەرێم دراوە لە پەرلەمانیش ئەو بڕیارە پەسەند کرا ئەوڕۆ هێزەکانی پێشمەرگە لە هەرێمی کوردستان بەرەو کۆبانی بەڕێکەوتن. بەڵێ کاک سەفین چۆنێتی ڕەوانەکردنی ئەو هێزە یاخود وردەکارەکەی چۆنە چونکە وەکو پێشترمە لە هەواڵێکیشدا ئاماژەمان پێکرد بەوەی کە هێزێک کەوتۆتە ڕێک کە تەنیا چەکی قورس و خواردەمەنی و هەندێک پێداویستی پێەیە واتە هێزی شەڕکەر هێشتا ڕەوانە نەکراوە بۆ کۆبانێ؟ خۆی لە ئەساسدا لە دوای گفتوگۆ لەگە ئەو هێزانەی کە لە مەیداندانە لە کۆبانیدانە زیاتر پێویستان بە هێزی پشتیوانی هێزی پاڵپشت یاخود ئسناد بوو بە چەکی قورس و لەسەر ئەو داوایەش بوو کە ئەو هێزانە ڕەوانەکران و بێگومان هەندێک هاوکاری سەربازیشیان پێیە. بەڵێ کاک سەفین هەر سەبارەت بە ناردنی هێزی پێشمەرگە لە ماوەی ڕابردوودا چاودێران خوێندنەوەی جیاوازیان بۆم بابەتە کرد بەوەی کە تورکیا دەیەوێت لەم ڕێگەیەوە جێدەستی خۆی لە نێو کۆبانی دادابنێ ئەندامێکی پەرلەمانی کوردستانیش لە پەرلەمانی کوردستان داوای لێبوردنی کرد لە دەنگدەران و لە خەڵکی کوردستان بەوەی کە نەدەبوو دەنگ بدات بە ناردنی هێز بۆ کۆبانێ بەوەی کە دەڵێت ئەمە بڕیاری ئەردۆگانە قسەی ئێوە. خۆی بێگومان ڕێگەپێدانی هێزی پێشمەرگە بە ناو خاچی تورکیا و ئاسمانی تورکیا ئەوە بڕیارێکە لە بۆ حکوومەتی تورکیا دەگەڕێتەوە و بەڕێی من بڕیارێکی بوێرانە بوو چونکە گەر لەبیرتان بی لە 2003 پەرلەمانی تورکیا ئەو کاتە ڕێگای نەدا کە هێزی هاوپەیمانی خۆی کە ئەندامی ناتۆ ئەمریکا بوو بەناو تورکیا دەرباز بن و بێنە عێراق کەچی ئەوڕۆ ڕێگا دەدەن کە هێزی پێشمەرگە بە هاناوەچوونی هێزەکانی شەڕوانانی کۆبانی بە ناوی خاچی تورکیا تێبڕبن خۆی لە خۆیدا لە ڕووی سیاسیەوە دەستکەوتەکی مەزنە و لە ڕووی سەربازیشەوە ئەو هێزە دەبنە پاڵپشت لە بۆ شەڕوانان و ئەو بڕیارە بڕیاری سەرۆکایەتی هەرێم بووە و بڕیاری پەرلەمانی کوردستان بووە و خەڵکی کوردستانی شانازی بۆ بڕیارەوە دەکا و شانازی بە پێشمەرگانش دەکەن کە ئەوڕۆ بەرەو کۆبانی بەڕێکەوتون. بەڵێ هەر لەسەر هەڵوێستی تورکیا ینی باسدەوە دەکرا کە تورکیا و حکوومەتی هەرێمی کوردستان هێشتا نەگەیشتونەتە ڕێکەوتنێکی بنبەست سەبارەت بە ناردنی هێز. دەمەوێت ینی لەو بارەیەوە بەوازەحی بزانین ئایا هێشتا دانوستانەکان لەگەڵ تورکیادا بەردەوامن یاخود ئەمە بابەتێکە و یەکلایی بۆتەوە لە نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی تورکیادا؟ دانوستاندن بەردەوام نییە دانوستاندن بەردەوامی هەیە لەسەر کۆمەڵە کشتی تر بەڵام هەروەکو ئاماژەم پێدا و خۆشتان لەسەرەتا ئاماژەتان پێدا هێزەکان بەڕێکەوتون واتە ئیتیفاقێک لە نێوان هەردوولا هەیە و هێزەکان بەڕێکەوتون و ئیتر ئەو بابەتە کۆتایی پێهاتیە. بەڵێ کاک سەفین لە چەند ڕۆژی ڕابردوودا بۆ خۆت لە لێدوانێکدا سەبارەت بە هەڵوێستی تورکیا بەوەی زۆر ڕەخنە دەگیرا لە هەڵوێستی تورکیا ئەو کاتی کە هەرێمی کوردستان ڕوبەڕووی مەترسی داعش بۆ تەنانەت لەسەر کۆبانێش بەوەی وەکو پێویست هەڵوێستی ڕۆشن نییە بەڵام لە لێدوانێکدا لە لێدوانێکی تۆوەکو وتەبێژی حکوومەتی هەرێم باز لەوە دەکەیت کە تورکیا بەنهێنی هاوکاری هەرێمی کوردستانی کردووە ئایا تورکیا بەنهێنی هاوکاری هەرێمی کردووە و هاوکارەکان چی بوون؟ ئەگەر سەرنجستان ڕاکێشابی بەر لە هەفتێک دە ڕۆژ سەرۆکی هەرێمی کوردستان لە یەکێک لە کەناڵەکانی جیهانی ئەو بابەتەی باس کرد کاتێک کە پرسیاری لێکرا
بەڵێ تورکیا لە کاتی مانجی هەش کە هێرشی داعش لە بۆ سەر هەرێمی کوردستان ئەنجام درا لە چەند ڕۆژی یەکەم تورکیا هاوکاری سەربازی و هاوکاری مرۆیی لە بۆ هەرێمی کوردستان نرد بەڵام لەگەڵەوەش هەرێمی کوردستان چاوەڕوانی زیاتری دەکرد ئەوسا و ئێستا و لە داهاتوش و بەتایبەتی لە ڕووی هاوکاری مرۆیی دوو کامپیان لە ناوچەی زاخ و دهۆک دروست کردیە و لە ڕووی هاوکاری سەربازیش لە کاتی خۆی هەندێک هاوکاریان پێشکەش کرد بەڵام چاوەڕوانی زیاتر لە تورکیا دەکەین. واتە هاوکارەکان نهێنی بوون بە شێوەیەکی ئاشکرا نەبوون؟ مەبەستیان لەو کاتە خۆتان دەزانن کۆمەڵک خەڵکیان دیبلۆماتکارانیان لە مووسڵ دەست بەسەر بوون لەلایەن داعشەوە و پرۆسەکی دەستا و دەستکردنی دەسەڵاتیش لە تورکیا لە ئارادا بوو لە نێوان سەر و کۆمار و کۆماری تازە و هەڵبژاردننی سەر و کۆماری تازە لەبەرەوە دیار بوو لە بۆ مەرامی سیاسی ناوخۆ یاخود کاریگەر نەکردنێکی نێگەتیڤی لەسەر پرۆسەکە ئەو کاتەنیان دەویست بە شێوەی ئاشکرا ئەو هاوکاریە پێ بزاندرێ و یاخود پێشکەشی بکەن. بەس باشە ئەگەر بابەتێک نهێنی بێت چۆن ئاشکرا دەبێت بە تایبەت لە نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی تورکیادا کە بۆ خۆتان دەڵێن هاوکارێکە نهێنی بووە بۆچی ئێستا ئاشکرا دەکرێت ینی حاڵەتێکی ئاساییە هەم بەنسبەت حکوومەتی هەرێم هەم بەنسبەت تورکیاوە بۆ کاتی خۆی بەڵێ پێویست بوو بەو شێوە بیتم بەڵام ئێستا هەردوو بابەت دەست بەسەرەکانیان ئازاد کراونەوە پرۆسی سیاسیش لە تورکیا ئەوەی کە ئەو کاتە هەبوو ئێستا کۆتایی پێهاتیە و مەوزوعکە خۆشیان تورکیا ئیشارەیان پێدایە چەند جارێکە هاوکاریان کردیا و لەلایەن سەرۆکی هەرێمی کوردستانیشەوە ئیشارەی پێدرا و ئێستاش من ئاماژەی پێدەدەم کە ئەو هاوکاریانە بەڵێ کرابوو لە کاتی خۆی. باشە بەڵام هەر ئەو لێدوانی تۆ حتمما بۆ خۆشتان ئاگادارن ینی کاردانەوەی زۆری بەدواداهات بۆی کە دەوترا ئەمە وەکو وەڵامێکە یاخود جۆرێک لە مبەڕیرە بۆ ئەو ڕەخنانی کە ئاراستی حکوومەتی هەرێم دەکرا بەوەی نەیتوانیەوە پەیوەندەکانی لەگەڵ تورکیادا وەکو پێویستی استقلال بکا بۆ هاوکاریکردنی هەرێم بەتایبەت ئەو کاتی کە هەرێم ڕوبەڕووی مەترسی بەوە. ئێمە لە حکوومەتی هەرێمی کوردستان نامانێ پەردەپۆشی هیچ شتێک بکەین و یاخود تەبریری بۆ بدۆزینەوە بە تایبەتی لە جیاتی تورکیا. ئێمە بەرپرسنینە لە سیاسەتی تورکیا بەڵام ئێمە بەرپرسین لەو پەیوەندیانەی کە لەگە تورکیا دروستمان کردیە ئەوی لەسەر بنەمایەکی باشە و چەندین ڕێکەوتن هەیە لە ڕووی سیاسی و کۆمەڵایەتی و ئابووری و ئەو پەیوەندیانش بەردەوام دەبن و ڕاستە لە کاتی ئەو قەیرانەی کە ڕوبەڕووی کوردستان بووە ئەو کاتەوە ئێستاش چاوەڕوانی هاوکاری زیاتر لە تورکیا دەکەین بەڵام ئەو بڕیارە بوێرانەی ئەو دوایە ڕێگە پێدانی پێشمەرگە بچنە کۆبانی بەهاناوە چوونی براکانمان لەوێ خۆی لە خۆیدا ئەوە هاوکاریەکی مەزنە و نابی نادیدە بگیرێ. بڵێ ڕێکەوتنەکەتان لەگەڵ حکوومەتی تورکیادا بۆ جۆرەیە کە دەبێت لەگەڵ هێزی پێشمەرگەدا سوپای ئازادیش بچێتە کۆبانێ واتە وەکو مەرج دراوەتە حکوومەتی هەرێم؟ ئەو هیچ پێشمەرجەک نییە لە بۆ هاوکاریە بەر لە چوونی پێشمەرگە سوپای ئازاد و چەندین گروپی تر 6 تا 7 گروپی جیاجیا لە ناوچەکە تەواجودیان هەیە و پێدە خۆی هاوپەیمانیەکی لەگەڵ ئەو هەندێک لەو هێزانە دروست کردیە و بەشێکیشان ڕۆڵێکی بەرچاویان هەبووە لە بۆ شەڕکردنی دژی داعش و ڕێگە نەدان بەکەوتنی کۆبانی بکەوتە دەستی داعش. بڵێ هەر لەسەر ناردنی هێز دیارە خوێندنەوەکان جۆرا و جۆرن وە قسەکردن لەسەرم بابەتە فراوانە باز لەوە دەکرا کە ڕەنگە هەرێمی کوردستان بۆ خۆی هاوسەنگی هێز لە ناوخۆدا لە دەست بدات ئەگەر هێز ڕەوانەی کۆبانێ بکە. حکوومەتی هەرێم لەم بارەیەوە پلانی چۆن بووە و چۆن ئەم بڕیاری داوە؟ لە ڕاستیدا کاتێک کە بینیمان ئەو هێزە دڕندەی داعش کە وەکو استراتیجێتی خۆیان یا تاکتیکێک لە ناوچەکە تاکتیکی عسکەری هەر شوێنێک هەر ڕۆژێک لە شوێنێک سەرهەڵدەدەن و هەر ڕۆژێک پەلاماری شوێنێک دەدەن
لەبەرەوە مەترسی داعش لەسەر ناوچەکە هەموویەتی نەک تەنها هەرێمی کوردستان و عێراق لەبەرەوە شەڕکردن یاخود ڕۆبەڕووبوونەوەی داعش لە هەر شوێنێکبی ئەرچی هەموو لایەکە هێزە ئازادی خوازەکانن چ لە سووریابی چ لە عێراقبی و چ لە سەرتاسەری جیهان بیتن بنبڕکردنی داعش چ لە عێراق چ لە سووریا پێویستە هەموو لایەک کۆک بن لەسەر ئەو سیاسەتەوە ئەو استراتیژیەتە و ئەوڕۆکە بەشێکی زۆری لە هێزەکانی داعش گەمارۆی کۆبانیان داوە و لەوێ دەکرێت زەبری کوشندیان لێ بدرێتن و هێزەکانی هاوپەیمانان بە هێرشکردنی ئاسمانی لەسەر داعش پێدەچی زەبری کوشندیان لێدابن لەبەرەوە شەڕی داعش لە کۆبانی بێ یاخود لە هەر شوێنێکی تر بەڕایمەوە پێویستە هەموو لایەک هاوکار بن و بە پێویست زانرا کە لەسەر داوای براکانمان لە کۆبانی ئەو هێزەی پاڵپشت یاخود پشتیوانی ڕەوانە بکرێتن هێزی شەڕکەری مەیدانی نینە بەڵکو هێزی پاڵپشتن. بەڵێ کاک سەفین سەبارەت بە کاتی مانەوەی هێزی پێشمەرگەی کوردستان لە کۆبانێ کاتەکەی دیاریکراوە و ئەو چەکانەی کە لێرەوە دەبرێت بۆ کۆبانێ ئەو چەکانە دەمێنێتەوە لە کۆبانی یاخۆت ئەو هێزە لەگەڵ خۆی دەیهێنێتەوە بە تایبەت دیارە چەکە قورچەکان مەبەستنە. لەو ئانوستاتە هیچ بڕیارێک لەوە دانیە مەسلەی مانەوەیان و یاخود جێهێشتنی چەک یاخود باشیەوەتر لە کاتی خۆی ئەو بڕیارە دەدرێتن بێگومان. بەڵێ دەچما تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک دیارە هاوڵاتیان کۆمنتی زۆریان نردوو و پرسیاریان زۆرە لە بەڕێستان دەیانەوێت وەڵام وەربگرن. سەفین خدر لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک دەڵێ باشە بۆ حکوومەت زیاتر پشت بە داهاتی نەوت دەبەستێ و گرنگی بە داهاتی کوشت و کاڵی و گەشت و گوزار و داهاتی خاڵە سنووریەکان نادات. دەیکەمە دەواازەیەک بۆ گۆڕینی تەوەرە کەشمان فەرمو. خۆی خاڵی دەواازەکان ڕاستە لەگە ئێران و تورکیا چەند خاڵی سنووری و هاتوچۆیەکی بەرچاوی گومرکەیە بەڵام بە پێی دەستوری یاسای عێراق داهاتی ئەو دەواازانە هەمووی لە بۆ حکوومەتی فێدرالی دەچیتن هیچی لە بۆ هەرێمی کوردستان نییە. سەبارەت بە کشت و کاڵ ڕاستە کۆمەلگای کوردەواری خۆمان لە دێر زمانەوە کۆمەلگایەکی احتیمادی تەواوی لەسەر کشت و کاڵ و مەرداری بووە بەڵام خۆشتان دەزانن لەو سیاسەتانی ڕابردووی ڕژێمەکانی عێراق ئەوە بووە بە هەزاران گوند وێران کرایە خەڵکەکان ڕویان لە شار کردیەوە نەوەیەکی تازە پێگەیشتیە کە زیاتر ڕوو لە وەزیفەی حکومی دەکەن نەک لەوەی کە بچن کشت و کاڵ بکەن بەڵام لەگەر ئەوەش وەزارەتی کشت و کاڵی حکوومەتی هەرێم سیاسەتێکی هەیە ساڵانە کە چ لە ڕووی پاڵپشتی یاخود هاوکاری یاخود پێدانی سلفە تەرجیعی جۆتیاران دەکە کە بگەڕێنەوە گوندەکان و زیاتر بەرهەمیان هەبی لەوەی کە احتیمادمان لەسەر کاڵای هاوردە هەبیتن. بڵێ بە کابینەکانی پێشوشەوە دیارە کابینەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و بەم کابینەوە ڕەخنی ئەوە دەگیرێت کە ینی ئەو قسەی کە بۆ خۆت کردت ینی پێچەوانە نەکراوەتەوە نەوەیەک پێگەیشتووە کە ڕووی لە وەزیفەی حکومیە حکوومەتی هەرێمی کوردستان بۆ نەیتوانیوە سیاسەتێکی هەبێت ئەم بابەتە پێچەوانە بکاتەوە ینی نەوەیەک دروست بکە کە بەرهەمهێن بێت. خۆی لە سیستمی ئیشتراکی جارانی کە عێراق پەیڕەو دەکرا و بە تایبەتی لە هەرێمی کوردستانیش وا لە هەوڵاتی کرابوو کە احتیمادی تەواوی لەسەر دەوڵەت بیتن واتە دەوڵەت ناندەر و ئیشدەر و هەموو شتێک بیتن ئەوەش لە ڕووی کەلتورەوە پێویستی گۆڕانکاری بەسەردا بێتن ڕاستە تا ڕادەیە گۆڕانکاری کراوە و کەرتی تایبەت لە کوردستان خەریکە دەورێکی باڵا ببینیتن و خەڵکەکیش هەیە ڕوو لە کەرتی تایبەت دەکەن بەڵام تا ئێستاش ئەوەی کە بە مەبەستی بەشێکی ناڕێم هەمووی بەڵام بەشێکی کە بە مەبەستی تیبستە زانکۆ و شەهادە بەدەست بینیتن بڕوانامە بەدەستبینی بڕوانامەکەی تەنها و تەنها بۆ تەعینکردنات بۆ تەعینبوونە و ساڵانەش بە هەزاران کەسدا دەمەزرێن و بێگومان ئەوەش دەبێتە ئەرچێکی قرس لەسەر بودجەی حکوومەت بەڵام هەروەکو گوتم ئەوە بە بڕیارێکی ڕۆژێک و دوو ڕۆژ ناکرێ پێویستە کەرتی کشت و کاڵ پێویستە کەرتی تایبەت زیاتر هاوکاری بکرێتن و بگەینەوە قۆناغی کە دووبارە هەرێمی کوردستان ببێتەوە ناندەری نەک تەنها هەرێمی کوردستان بەڵکو هەموو عێراق چکە جاران کوردستان بەرهەمی دەهێنا لە بۆ سەرتاسەری عێراق.
بەڵێ کاکسەفین هەر لە لێدوانێکی چەند ڕۆژی ڕابردووی خۆتانە باز لەوە دەکەن کە بەشێک لە پارەی فرۆشی نەوت لایەن تورکیا و ڕەوانی هەرێمی کوردستان کراوە بەڵام هێشتا ناڕزایەتەکان لە ناو هەرێمی کوردستانە لەلایەن فەرمانبەرانەوە بەردەوامە بەوەی کە موچە لە کاتی خۆیدا نادرێ و پارەکانیان دواکەوتووە کە دەبێ بیاندرێتێ یعنی حکوومەتی هەرێم پلانی چی بووە بۆەوەی یاخود پلانی چییە بۆەوەی ئەم بابەتە بە کۆتا بگا ئەم کێشەیە یەکلا بێتەوە بە کۆتەهێنانی ئەو کێشەیە کارێکی ئاسان نییە و لە سەرەتاش لە مانجی 1 و 2 کە بە بڕیاری دکتۆر مالیکی موچە بوجێ هەرێمی کوردستان بڕە خۆی لە خۆیدا ئەوە نایاسایی و چونکە پێشیلکردنی یاسای بودجەی 2013 بوو و لەو کاتش حکوومەت زۆر بە ڕاشکاوانە باسیەوەی کرد دواکەوتنی موچە بەڵێ بەداخەوە شتەکە کە ئێمە خەڵکی کوردستان تەحملیان کردیە بەڵام موچە هیچ کەس نافەوتێتن حەزش دەکەم لێرە ئاماژە بە خاڵێکی گرنگ بدەم بەداخەوە ئەو کاتە حکوومەتی دکتۆر مالیکی وا تێگەیەندرا بوو کە ئەگەر هاتو موچە و بودجێ هەرێمی کوردستان ببڕیتن خەڵکی کوردستان دەڕێژنە سەجادەکان و ئیتر خۆپیشاندان دژی حکوومەت دەکەن و حکوومەت ناچار دەبیتن بە مەرجەکانی بەغدا ڕازی بیتن ئەوە جێی خۆشحاڵی بوو کە خەڵکی کوردستان شتیوانە کە چونکە خۆیان بە خاوەن حکوومەت دەکەزانی و ئەو پلانەی کە لە بەغدادا ڕێژرا بوو پوچەڵ بووە ئێستا خەریکین بە بەردەوامی کە نەفت هەناردە بکەین و ڕێژەی هەناردەکردنیش ڕۆژانە لە زیادبووندایە و لە هەمان کاتیش بەشێکی ئەو نەفتەی کە فرۆشرایە داهاتەکەی بێگومان لە بۆ موچە بەکارهاتیە بەڵام ئەو بەشە تا ئێستا ئەوەندە نەبووە کە بتانی هەموو گرفتەکان چارەسەر بکاتن تا کۆتایی ئەو ساڵ هیوادارین کە ڕێژەی هەناردەکردن لە 450,000 بەرمیل زیاتر بی ئەو کاتە دەکرێ بگوترێ کە داهاتەکە دەکرێت ئەو کێشانە چارەسەر بکە هەر ئەوڕۆ مانجی هەشت موچەی مانجی هەشت کۆتایی پێهات و لە داهاتوی زۆر نزیکدا مانجی نۆش دەست پێ دەکاتن و هەنگاو بە هەنگاو دەتوانین بگەینە ئەوواستەی کە موچەکە بدرێتن لە هەمان کاتیش دانوستاندنی هەولێر و بەغداش دەست پێ دەکاتن و بەڵێ وەکو تەوەرەکی تایبەت باز لەوە دەکەین کاکسەفین بەڵام دەمەوێت پرسیار سەبارەت بۆ بکەم ینی لە سەروەختی ڕاگررتنی بەشە موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستاندا و کات حکوومەتی هەرێم بەدیلی نەوت بوو بەڵام سیاسەتی نەوتی هەرێمی کوردستان لەگەڵەوەی لە ڕابردوودا قسەی لەسەر بۆ ڕخنی زۆر لەسەر دەگیرا بەڵام دەوترێت کە حکوومەتی هەرێم سەرکەوتون نەبووە لەو پلانی کە هەی بوو بۆ ئەوەی لە بری ئەو بەشە موچەیە کە دەدرێت بە فەرمانبەران بە نەوت ئەمە پڕ بکاتەوانێ ئایا حکوومەتی هەرێمی کوردستان نەیتوانی وەکو بەدیلێک نەوت بەکار بهێنێ و سەرکەوتون نەبوو لەو پلانەدا؟ بە پێچوانەوە سیاسەتی نەفتی حکوومەتی هەرێم سەرکەوتوو بووە و ڕۆژێک لە ڕۆژان خەڵکی کوردستان بە تەقدیرەوە تەماشای ئەو سیاسەتەوە ئەو کەسانش دەکەن کە لە پشت ئەو سیاسەتە بوونەوە بەڕێز سەرۆکی ئەنجومەنی وەزیران و بەڕێز وەزیری سامانە سروشتەکان و بەڵام هەروەکو ئاماژەم پێدا فرۆشتنی نەفت کارێکی ئاسان نەبوو هەروەکو خۆشتان بینیتان لە چەند مانجی ڕابردوو خۆی لە مانجی 5 لە کۆتایی مانجی 5ەوە نەفت دەست بە فرۆشتن کرا و لە سەرەتاش دووچاری کۆمەڵک گرفت هات بەڵام ئێستا نەفتی کوردستان بازاری خۆی دیتیتەوە و وزەش جیهانیش پێویستی بە وزە هەیە و ئەو وزەش بەرەو بازار دەچی بەڵام لە کاتێکە ڕۆژانە 100,000 بەرمیل هەناردە دەکرا ئەوە بەشی ئەوەندەی نەدەکرد کە پێداویستەکانی هەرێم داپۆشیتن تا دەگاتە ڕێژەی 450-500,000 بەرمیل لە ڕۆژێکدا ئەو کاتە دەتوانێت بە تەواوی بگوترێ کە ئەو 170 لە بەغدا لە بۆ هەرێم دەبوایە بێتن بە فرۆشتنی ئەو بڕە نەفتە دەکرێت تەختەی ئەو بودجەیە بکرێتن و ئەوەش کاتی دەوێتن و هەنگاو بە هەنگاو دەگەین ئەو قۆناغا باشە واتە تا کۆتایی ئەم ساڵ نەوتی هەرێمی کوردستان و فرۆشی نەوتی هەرێمی کوردستان جێگەی بەشە بودجەی هەرێم دەگرێتەوە لە حکوومەتی بەغدا؟ خۆشتان دەزانن بازاری نەفت هەروەکو بەو دوایە بینیتان لە 100 و قسور دلار ئێستا هاتیتە $80
بێگومان ئەوە کاریگەری لەسەر داهاتەکە دەبیتن و ئەو نفتەی کە دەفرۆشێتن بڵێ بەشێکی زۆر لە پێداویستیەکان چ لە ڕووی موچە چ لە ڕووی بودجەی تەشغیلی واروها لە بودجەی وەبەرهێنان واتە پرۆژەکان دەکرێت احتیمال لەسەر ئەو داهاتە بکرێتن و شتێکی تریش لێرە پێویستە ئاماژەی پێ بدەم واتە دڵنیانین سەر هەڵدانی ئەو قەیرانە حکوومەتی هەرێم بڕیاریدا هەروەکو گوتم ینی بازاری جیهان گۆڕانکاری بەسەدادێتن ینی $20 لە بۆ هەر بەرمیلەک پارێکی کەم نییە واتایەکی ترەگە پێشتر لە $100 حیسابت کردبی 400,000 500,000 بەرمیل بکرێت تەختەی ئەو پێداویستانە بکاتن ئێستا کە دەبی زیادی بکەیت تاوان زیادکردنەکەش لەسەر ئیمکانیاتی ئەو کۆمپانیانە کە لە هەرێمی کوردستان ئینتاج دەکەن بەڵێ پێشتر ینی باستان لە 500,000 بەرمیل کرد ئێستا ئاماژت بە 400 بۆ 450 کرد ینی بە دیاریکراوی لە کۆتایی ئەم ساڵدا و لە ساڵی داهاتوودا ڕێژەی بەرەمێنانی نەوت چەند دەبێت لە ڕۆژێکدا؟ هەروەکو گوتم ئەوە شتێکە تەکنیکیە بەڕاستی ئەو کۆمپانیانەی کە سەرمایە گوزاریان لە بواری نفت لە هەرێمی کوردستان کردیا دەمێنێتە سەر تاقەی خۆیان چەند دەتوانن ئینتاج بکەن چەندی بەدەست بێتن ئەوەندە زیاتر هەناردەی دەرێ دەکرێتن بەڵام بەپێی راپۆرتەکانی ئەوەلی کە ئێستا لە بەردەستی حکوومەت و وەزارەتی سامانە سروشتیەکانە تا کۆتایی ئەم ساڵ ئەو ڕێژەیە کە ئێستا نزیک 250,000 بەرمیلە لە ڕۆژێکدا تا کۆتایی ئەم ساڵ دەگاتە 450,000 بەرمیل و احتیمالی شەیە زیاتریش بی. بەڵێ کاک سەفین لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک دیارە کۆمنتێکی زۆر هاتووەکو پێشووتر ئاماژەم پێکرد و بەشێکی زۆریان ینی کۆمنتی توندن و پرسیاری توندن بۆ حکوومەتی هەرێمی کوردستان من وەکو پێویستندێکیت بۆ دەخوێنمەوە گۆران ئەحمەد دەڵێت هەتاکی ڕاستیەکان لە خەڵکی دەشارنەوە بەڕاشکاوی بە خەڵک ناڵێن بۆ بودجە لە بەغداوە نانێردرێ ئایا بەڕاستی ئێوە ئاگاداری ژیانی خەڵکی ئەم وڵاتەن کە ئاوا بێمنەتن و دانیشن بۆ چارەسەری کێشەکان لەگەڵ عەبادی دوا دەخەن و بە ناوی هەڵوێستی کوردایەتیەوە یاری بە ژیان و گوزەرانی ئەو خەڵکەوە دەکەن ئەمە کۆمنتی گۆران ئەحمەدە و دەیەوێت وەڵامی لە تۆ دەست بکەوێت. حکوومەت ئەو خەڵکە بە خەڵکی خۆی دەزانی و دڵنیایشین کە ئەو خەڵکەژە و حکوومەتە بە حکوومەتی خۆیان دەزانن و کەسیش یاری بە مقدراتی ئەو ملەتە ناکاتن چکەوە دەبینن ئەو هێزە دڕندەی کە ڕوبەڕووی کوردستان بووە خەریک بوو کوردستان داگیرکەن ئەو پێشمەرگە قارەمانانە لە کاسینجی خۆیان دەدەنە بەرگولە و ئەو حکوومەتەیە کە ئەو ڕۆ ئیدارەی ئەو کارەساتە دەکاتن لەبەرەوە ئەو بەڕێزەکە و کۆمنتەی هەیە دڵنیام لە دڵسۆزی خۆیەوە ئەو کۆمنتە دەکاتن و چین دووچاری هەندێک ناخۆشی و معانات بوو بیتن بەڵام لە بۆ دانوستاندن بێگومان دانوستاندن ئەوە نییە بە مانای دانوستاندن بچی لەسەر هەموو شتێک رازی بی یاخود رازی نەبی دەبێت زمینە خۆشکاری هەبیتن حکوومەتی دکتۆر عەبادی تازە هەفتەک دە ڕۆژە بە شێوەیەکی کاملی بوویتە حکوومەت پاشی وەزیری ناوخۆ وەزیری بەرگری وەزیرە کوردەکان بەشداریان لە حکوومەتەکە کرد لەبەرەوە لە هەفتەی داهاتووی لە ماوەی نزیکدا شاندی هەرێم دەچنە بەغدا لە بۆ گفتوگۆکردن و هەروەکو لە بەیاننامەی کۆتایی هێزە سیاسیەکانی کوردستان کە لە سلێمانی ئەنجام درا زۆر بەڕوون و ئاشکرا مەرجەکانیان دانا پێش و ئەو بابەتانەی کە پێویستە چارەسەر بکرێت لەگە حکوومەتی دکتۆر عەبادی خرانە بەرباس و ماوەکیشیان دانایە لە بۆ ممکن ئەو کێشانە بەشێکی زۆری لە ماوەی 3 مانگ چارەسەر نەکرێتن بەڵام نیەت پاچی حکوومەت لەو 3 مانگە دەکرێت هەڵسەنگاندنی بۆ بکرێتن. بەڵێ هەر لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک کاوە لە خورماتۆوە دەڵێت ئایا کوردستان جیا دەبێتەوە یان دەمێنێتەوە لەگەڵ عێراق ئەگەر لەگەڵ عێراق دەمێنێتەوە بۆچی نزیک نابنەوە لە بەغدا دیارە وەکو ئیزافەیەک بۆ کۆمنتەکەی ئەم بەڕێزەکە لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک پرسیاری کردووە لەگەڵەوەی حکوومەتی هەرێمی کوردستان بەشداری کردووە لە ئێسادا لە حکوومەتی یاخود هەرێمی کوردستان بەشداری کردووە لە حکوومەتی نوێی عێراقدا ئەمە بەمانای مانەوەیە لەگەڵ عێراقدا بەڵام ئەمە دوا بڕیاری هەرێمی کوردستانە و هیچ پلانێکەیە یاخود لە حاڵەتی جێبەجێ نەکردنی داواکاریەکانی کووردا لە حکوومەتە نوێکەدا کورد یاخود هەرێمی کوردستان جارێکی تر بڕیارە دەدات کە بێوێت سەربەخۆ بێ و جیابێتەوە لە عێراق؟
تا ئەو کاتێک کە هەرێمی کوردستان بەشێکە لە عێراق لە ڕووی یاسایی و دەستوریەوە بێگومان هەرێمی کوردستان دەوێت ڕۆڵێکی بەرچاوی هەبیتن لە بەغدا و دوا بڕیاریش لە بۆ خەڵکی کوردستانە لە بۆ پەرلەمانی کوردستانە باشێوەک بیانەوە بڕیار بدەن ئیترەوە بڕیاری میلەتە. باشە سەبارەت بە کێشەکانی نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتەکەی عیبادی ئایا لە ئێستادا هیچ کام لەو کێشانە خراونەتە بەرباس؟ دانیشتنی فەرمی تا ئێستا لە نێوان هەولێر و بەغدا نەبووە و هەروەکو گوتم لە داهاتوەکی نزیکدا شاندی هەرێم سەردانی بەغدا دەکەن و ئەو بابەتانەی کە پێویستە گفتوگویان لەسەر بکرێ بێگومان قسەیان لەسەر دەکرێت و بێگومان حکوومەتی دکتۆر عەبادی حکوومەتێکی تازەیە و هەوڵ دەدرێت کە دەرفەتێکی پێ بدرێتن بەڵام ئەجندای کوردیش یاخود ئەو بابەتانەی کە گرنگن بێگومان بایەخی پێدەدرێت و مساومەی لەسەر ناکرێت. بەڵێ ئەو ماوە نزیکە بە ڕۆژ دیاری نەکراوە و بە دیاریکراوی دەمێ بزانم کێ ینی چەند هەفتەی داهاتووە مانگی داهاتووە؟ نەخێ ڕۆژەکەی دیاری ڕۆژ دیاری نەکراوە بەڵام لە داهاتووکی نزیکدا بڵێ ئەکرێ بڵێن کەمتر لە مانگێک یاخود زیاتر لە مانگێک؟ بدڵنیایەوە کەمتر لە مانگێک چونکە ئەو سێ مانگەی دەرفەدرا بە حکوومەتی دکتۆر عەبادی نە لە بەرژەوەندی بەغدایە کە لە بۆ چارەسەرکردنی ئەو کێشانە یاخود گفتوگۆ لەسەر چارەسەری ئەو کێشانە کات بە هەدەر بچیتن لە بەرژەوەندی هەرێمی کوردستانیشە. بڵێ لە دوا لێدوانیدا نێچیروان بەرزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان وەکو لە پێشێکەکەش ئاماژەم پێکرد دەڵێت چانسێکی دیکە دەدەینە عیبادی بۆ چارەسەرکردنی کێشەکانی نێوان هەولێر و بەغدا. ئایا لە سەروەختی دەست بەکاربوونی یاخود دیاریکردنی عیبادی وەکو سەرۆک وەزیرانی نوێ عێراق ئێوە ئەوەتان لێ خوێندوێتەوە کە هەڵوێستەکانی باش نین بەرامبەر بە کورد بۆیە سەرۆکی حکوومەت دەڵێت چانسێکی دیکەی دەدەینێ؟ لێرە چانسێکی تر مەبەست بە شخصی دکتۆر عەبادی نییە چانس بە بەغدا بە حکوومەتی تازەی عێراقا و ئێستا ناکرێت تەقیمی ئەدای دکتۆر عەبادی بکرێت چوە کابینەکەی تازەیە بەڵام هەنگاوی نایە لە ڕووی ئیداریەوە لە ناوخۆ هەنگاوی چاک بووە تەبان لە بۆ بەرژەوەندی هەموو عێراق نەک تەنها پەیوەستبی بە مەسەلەی کوردستان یاخود داواکاریەکانی کوردستان لەبەرەوە مادام بووین بە بەشێک لەو حکوومەتە پێویستە هەوڵ بدەین لە بۆ ڕێگایەکی گونجاو بە ڕێگای دیالۆگ و دانوستاندن بگەینە نەتیجەیەکی گونجاو و گفتوگۆش ئەوە نییە بەمانای ئەوە نایەتن هیچ شتێک لەسەر هەرێمی کوردستان فەرز کرێ دانوستاندنە ئیتر گفتوگۆ هەبیتن دەکرێت زیاتر لە یەکتێ بگەی و ئەگەر چارەسەری گونجاویش هەوی دەکرێت بگەینە ئاکامەکی باش بەڵام دووبارە ئاماژە بەوە دەمە و بەرژەوەندیەکانی هەرێمی کوردستان بێگومان لە بەرچاوی هەمووانە و جەختی لەسەر دەکرێتەوە. باشە لە کارنامەکەی حکوومەتەکەی عیبادیدا باز لەوە کرا کە لە ماوەی مانگێکدا یاخود پاش مانگێک سولفەیەک لە موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان دەنێردرێت بۆ حکوومەتی هەرێمی کوردستان مانگەکە تەواو بوو ئەم سولفەیە نەهات و دواتر باز لەوە کرا کە دەبێ وەزیرە کوردەکان بچنە بەغدا و سوێندی یاسایی بخۆن ئەوانیش چوون و دیسان ئەم سولفەیە هەر نەهات بۆچی؟ کارنامە بەو شێوە نەبوو کە باس لەوە بکرێتنەوە هیچ کاتە هیچ لایەنێک ئەو بەڵێنیان نەدایە بە حەقیقەت بەڵام ئەوەی کە لە ڕۆژانی ڕابردوو لە نێوان وەزیرە کوردەکان و بەغدا گفتوگۆی لەسەکرایە پێدەچی کەش و هەوایەکی گونجاوتر هەبیتن لە بۆ هەناردنی بەشێک لەو بودجێ یاخود موچەیە کە دەبواە بنێردرێتن ئەگەر پێشی سەردانی شاندەکەبی لە بە بەغدا خۆ بێگومانەوە شتێکی باش دەبی بەڵام لە کاتی سەردانی شاندەکەش لە بۆ بەغدا ئەوەش مەوزوعک دەبی کە گفتوگۆی لەسەر دەکرێت. واتە شاندی دانوستانکاری کورد ئەو کات ئەم سولفەیەیان وەکو مەرج لە کارنامەی حکوومەتەکەی عەبادیدا جێگیر نەکرد؟ لە ڕاستیدا لە بۆ گفتوگۆ ئەگەر بەنیازی سەرکەوتنی گفتوگۆبی پێویستە هیچ لایەنێک پێش مەرجی نەبیتن و بەڵام لەگەڵ ئەوەشدا
هەروەکو ئاماژەم پێدا لە هیچ کاتێک لە ڕابردوش لە گفتوگۆکانی ڕابردوش لە مانجی 12 پارە تا مانجی 4 جار وەفدی هەرێم چوونە بەغدا بابەتی گفتوگۆ کۆمەڵێک شتی تر بوو نەک موچە بووجە چکە موچە بووجە بابەتێک بوو کە خۆی خزاندە ناو کێشەکان ئەگەر ناکێشە نەبوو و تەنها لە دوا کۆبوونەوەدا کە شاندی حکوومەتی فێدرال وەزیری دارایی گوتی بە بڕیاری سەرۆکی ئەنجومەنی وەزیران بوجە ڕاگیرا ئیترەوە بوو کە شاندەکە گەڕانەوە ئەگەر نامە هیچ کاتێک نەمانویستە بابەتە گرنگکان و چارە نووسازەکان وەلا بنین و بچین باسی موچە بووجە بکەین مەسلەی موچە بووجە مەسلەی یاسایی و مافەی خەڵکی کوردستانە لەبەرەوە گەر بێت و بەغدا هەنگاوەک بنێتن بەڕێی من ڕێگە خۆشکەر دەبی لە بۆ گفتوگۆی پۆزیتیڤتر لەسەر بابەتەکانی تریش. باشە بەڵام ینی زۆر ڕەخنە دەگیرێ بۆی کە حکوومەتی هەرێمی کوردستان بەشێک لە نیازپاکی خۆی یاخود هەڵوێستی جددی خۆی نیشان داوە بۆی وەزیرەکانی ئێستا لە کاردان لە حکوومەتی نوێی عێراقدا بەڵام بەغدا وەکو پێویست نەهاتۆتە پێشەوانێ وەکو نمونە باسی ئەم سلفەیە دەکرێت کە بڕیار بۆ سلفەی بە سلفەیەک موچە خۆرانی هەرێمی کوردستان بنێردرێت بەڵام دەوترێت لە ئێستادا حکوومەتی نوێی عێراق دەیەوێت داهاتی نەوتی فرۆشراوی هەرێمی کوردستان بگەڕێتەوە بۆ بەغدا ئەو کات ئەو ئامادەیە پارە بنێرێ ئەگەر داوایەکی لەم جۆرە هەبێت حکوومەتی هەرێم ئامادەیە ئەو داهاتە بنێرێتەوە و نەوت لە ڕێگەی سۆمەوە بفرۆشرێت بۆ لەمە دووە خۆی ئەگەر لە بیرتانبی لە سەرەتای مانجی چاریش لەوەی کە گفتوگۆکان پێشکەوتن و سەرکەوتن بەدەستبێنێتن حکوومەتی هەرێم ئامادە باشی خۆی دەربڕی لە بۆ هەناردەکردنی 100,000 بەرمیل ڕۆژانە بە ڕێگای سۆمەوە بۆەوەی کە کۆبوونەوەکان بەردەوام بن تا بگەینە نەتیجەیەکی گونجاو. بەڵام ئەو کاتە دیار بوو لە ڕووی تەکنیکیەوە حکوومەتی بەغدانەی دەتوانێت 100,000 بەرمیلە وەرگریتن بەهۆی ئەو بۆڕیەی کە بە ناوچەی مووسڵ تێپەڕدە بوو زووتر کە بووە ژێرهێرشی تێرۆریستان و لە کار کەوتە بوو. و ئێستاش ئەو پێشنیارە لەلایەن حکوومەتی هەرێمەوە وەکو خۆیەتی بەڵام ئەوەی کە حکوومەتی هەرێم خۆی هەناردەی دەکا بەردەوام دەبیتن و هیچ کاتێک مەبەستی کۆنتترۆلکردن لەلایەن حکوومەتەوە تەنازولی لەسەر ناکرێتن ڕاستە دەمانەوێت بگەینە نەتیجەک لەگە بەغدا لەسەر داهاتی نەفت لەسەر دابشکردنی نەفت و هەناردەکردنی نەفت بە ڕێگایەکی شەفاف و چه سۆمەوە غێری سۆمۆ بتوانن بێن بەشدار بن لە هەناردەکردن و لە ڕووی شەفافیەت و لە ڕووی عەدادەکان و لە ڕووی بازارکردن و لە ڕووی فرۆشتن و تێندەرکردنەکەی بەشدار بن بەڵام کۆنتترۆلی 100% بدرێتە دەست بەغدا حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕابردوش پێداگیری لەسەوە کردیە کە ئەوە ناکرێتن و لە داهاتوش هەمان سیاسەتی دەبی. باشە بەڵام خۆ ئەو کاتی ژانی لە حکوومەتەکەی نووری مالیکیشدا ئەو ئامادە بوو بۆی کە بە ئاگاداری هەرێمی کوردستان و حکوومەتی ناوەندی نەوتی هەرێمی کوردستان بفرۆشرێ ئەو کات بۆچی حکوومەتی هەرێمی کوردستان ئەم بڕیاری نەدا و یاخۆت با پرسیارەکە ئەوە لێ بکەم بڕیاری پێشووتری حکوومەتی هەرێمی کوردستان هەڵە بوو دەیەوێت ئێستا ڕاستی بکاتەوە نەخێر هەلوێستی حکوومەتی کوردستان نەگۆڕە مەسلەی کۆنتترۆل ناتوانێت بدرێت بە بەغدا چونکە ئێمە بینیمان کاتێک کە کۆنتترۆلی 100% لە دەست بەغدا بوو وەکو کارتێکی فشاری ئابووری دژی هەرێمی کوردستان بەکاردێنن و ئەوەش نەک تەنها مەترسیمان هەبوو لە داهاتوو بەکاری بێنن بەڵکو حالی حاضر ئێمە لەناو ئەو مەترسیەدا دەژین و بەکاریان هێنا لەبەرەوە ئەو مەترسیمە مەترسێکی ڕەوایە بۆیە پێویستە فۆرمولێکی تر بدۆزرێتەوە کە حکوومەتی هەرێمی کوردستان و خەڵکی کوردستان جارێکی تر دووچاری ئەو حاڵەتە نەبنەوە و گەمە بە قوتی خەڵکی کوردستان نەکرێتن. بەڵێ هەر لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک دیارە پرسیارەکان زۆرن سمکۆجااف دەڵێ دەتوانێت پێمان بڵێت تا ئێستا چەند کەشتی نەوتیان فرۆشتووە و بای چەند بووە وڵات دەڵێت سیاست لە کوردستان دوو بەشە کردار و دروشم ئەو دەڵێ نازانم کامەیان دروستە جەزا سەنگاوی دەڵێ مناڵەکەم تەمەنی 1 مانگە تا ئێستا سلفەی زەواجم وەرنەگرتووە کۆمنتێکی دیکە هاتووە لەسەر مەسلەی کەرکووک دەڵێ بە ئەو میلیشیا شیعانە لە کەرکووک دوور بکرێتەوە نازانم ئەمە تا چەند لە دەسەڵاتی حکوومەتی هەرێمی کوردستاندایە بە تایبەت لە ئێستادا کە پێشمەرگە لەو ناوچانە بوونیان هەیە بەگشتی دەمەوێت وەڵامت هەبێ بۆ ئەو کۆمنتانە.
خۆی بە نسبەت کەشتی تاوان کەشتی تا کەشتی دەگۆڕێتن بەکو ڕێژە ئەوەی کە ڕەوانەکرایە یاخود وەکو داهات دەوری ملیارە و 500 میلیۆن دۆلارە ئەوەش لە بانقێک لە تورکیا دادەندرێتن و تەنها بە سێ ئیمزای وەزیری سامانە سروشتەکان وەزیری دارایی و جێگیری سەرۆکی ئەنجومەنی وەزیران ئەو پارەیە جوڵەی پێدەکرێتن و زۆر جار باز لەوە دەکرێت و جەنابیشت لە سەرەتا ئاماژەت پێدا کە تورکیا پارەکەی هەناردووە نەخێر ئەوە تەنها بانقەکە لە تورکیا بەڵام لە بۆ سەحبکردنی پارەکە و جوولەکردنی پارەکە حکوومەتی هەرێم لی بەپرسەوە ئەو سێ واژوەیە لاەن ئەو سێ بەڕێزە دەتوانێت پارەکە جوولەی پێ بکرێ سەبارەت بە سلفەی زەواج لە ڕاستیداوە ڕاگیراوە ئەوە نییە کە بدریان نەدرێت چکە خۆشتان دەزان هەرێمی کوردستان دووچاری ئەو کێشە مالیە بووە و تەنها ئێستا موچە دەدرێتن سلفەی پرۆژەکانی ڕاگیرایە و بەشێکی خەرجی حکوومەتیش کەم کرایتەوە و لە هەمان کاتیش هەر لە بۆ ئاگاداری بە ڕێزیشتان زیاتر لە 3 میلیارد دۆلار حکوومەتی هەرێم وەکو بە سلفەی زەواج و سلفەی عقار دایتی هاوڵاتیان و ئەوەش پاشی 20 تا 25 ساڵی تر دەگەڕێتەوە خەزێنەی حکوومە خەزێنەی گشتی لەبەرەوە ئەو پارە زۆرەکە درا ڕاستە هاوڵاتیان مافی خۆیان کە خانویان هەبی و ئەوەی کە گەنجە ژن بێنیتن بەڵام بەڕاستی لەو بارودۆخی ئێستا کە تەنها حکوومەت هەوڵ دەدا کە موچەی مانگانە دابین بکاتن ئەو سلفانە جارێ ڕاگیرایە. بڵێ سەبارەت بە هێزە میلیشیاکانی شیعە وەکو ئاماژەی پێکردو لە کەرکووک دەڵێ حکوومەتی هەرێم دەتوانێت دووریان بخاتەوە نازانمەوە تا چەند لە دەسەڵاتی ئێوەدایە هەر ئەم کۆمنتەژ ئیزافە دەکەم هەوراز نورەدین دەڵێ چارەنووسی ئەو هەزارەها دەرچووە دانەمەزراوە بە چی دەکات و چ پلانێکتان هەیە بۆ ئەوان وەڵامەکانت کورکەیتەوە سپاس دەکەم. خۆی بە نسبەت هەبوونی هێزە میلیشیەکانی شیعە بێگومان لە هەندە شوێن دەوریان هەبووە لە بۆ ڕوبەڕووبنەوەی داعش بەڵام لە هەندە شوێن پێدەچی ناخۆشی و ممکنە قەلەقێک لە بۆ خەڵکی منطقەکە دروستکەم بێگومان ئەوە پێویستە لەگە بەغداوە لەگە بەغداش گفتوگۆی لە سەکرایە لەگە قیادەی جێشی عراقی گفتوگۆی لە سەکرایە لەگە هێزە هاوپەیمانەکان بە هەمان شێوە و هەروە لەگە پارێزگاری کەرکووک بە هەمان شێوە و ئەگەر هاتوو ئەمن و استقراری ناوچەکە بەدەست بێتن و هەبوونی هێزی پێشمەرگە لەوێ خۆی لە خۆیدا گەرنتیە لە بۆ ئەو ئەمن و استقرارە هەبوونی ئەو هێزانە لەوێ بە پێویست نازاندرێتن ممکنە لە بۆ ئێستا بە شێوەی کاتی بەڵێ بەڵام لە داهاتوەکی نزیکدا ئەو هێزانە پێویستە نامێنن و لەو بڕواژدام نامێنن. سەبارەت بە دانەمەزراندن ڕاستە ساڵانە دەرچوانێکی یەکجار زۆر لە هەرێمی کوردستان و لە زانکۆکان و پەیمانگاکان هەنا کە داوای دامەزراندن دەکەن بەڵام لە ڕاستیدا ئەوەی کە لە هەرێمی کوردستان ممکنە تا ڕادەیەک هەبی لە شوێنی تر نەبیتن چونکە هەروەکو لە سەرەتاش ئاماژەم بێدا خەڵکانی خۆمان چ دەرچوانی زانکۆ بن یاخود بێ بڕوان نامەش بن چاویان لەوەیە کە دابمەزرێن لە دام و دەستگای حکومی لە ڕاستی داوەتان لێ ناشارمەوە ئیمکانیاتی حکوومەت یاخود پێداویستی حکوومەت لە بۆ دامەزراندنی ئەو هەموو خەڵکە زۆر سنووردارە. وەزارەتەکان ئاگادار کرانەوە بە پێی پێویستی خۆیان و بە پێی حاجاتی خۆیان لە هەر شوێنێکبی ژمارەی پێداویستەکانی خۆیان ئامادە بکەن لە ساڵی داهاتوو لە بودجەی داهاتووی کە لە پەرلەمان پەسەند دەکرێت ئەو ژمارانە تەصدیق بکرێ لە بۆ دامەزراندن بەڵام لە بۆ ئەو ساڵ بڵێ بەهۆی ئەوەی کە بودجەی 2014 لە بەغدا پەسەند نەکرابوو لە هەرێمی کوردستان پەسەند نەکرابوو هەر ئەسڵان بودجەش نەبوو لەبەرەوە ئەو دامەزراندنە ئەنجام نەدرایە. بەڵێ واتە ساڵی داهاتوو دامەزراندن دەست پێ دەکاتەوە یاخود نا؟ بێگومان بە پێی ئەو بودجەی کە لە پەرلەمان پەسەند دەکرێت و ڕێژەی یاخود ژمارەی فەرمانبەران کە لە کەرتی گشتی دادەمەزرێن دیسان لە پەرلەمان پەسەند دەکرێتن و پێی پێداویستەکانی وەزارەتەکان و دام و دەستگاکانی حکومی دەبی بڵێ. باشە کۆمنتێک هاتووە ناوێت ناوی بخوێنمەوە دەڵێت لە ماوەی ڕابردوودا زۆر باستان لەوە کردووە کە نەوت جێگەی بودجەی حکوومەتی ئیتیحادیتان بۆ دەگرێتەوە بەڵام وانە بووە دەڵێ ئەم جارەیان دڵنیان و من پرسیارێکی خۆم تێکەڵ کێشەکەم ئەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان ڕەشنووسی پرۆژە یاسایەکی پەسەند کرد بۆ قەرزکردن لە وڵاتانی دەرەوە لەسەر
ئەمەلی ئەو نەوتەیە کە لە داهاتوودا بتوانن ئەو قەرزی پێبنەوە؟ خۆی یاروەکو باسم کرد لە مانجی کۆتایی مانجی 5 نەفت هەنار دەکرا فرۆشرا لە کاتێک کە هەرێم خۆی لە خۆیدا قەیرانی دووچاری قەیرانی بێموچەی بجێی بوو لەبەرەوە کە بڕی ماوەی 4 مانگ 5 مانگ ئەتوو بتانی بەدیرێک بدۆزیەوە و ئەو نەفتەی کە ڕۆژانە 100,000 بوو 150,000 و تا ئێستا 250,000 وەکو بەدیل نەخر تا ئێستا بەدیل نییە چونکە ڕێژەکەی ئەوەندە نییە کە تەختەی پێداویستیەکان بکاتم بەڵام لە داهاتوو بڵێ لە داهاتوو لە ساڵی داهاتوو ئەگەر ئەو ڕێژەیە بەردەوام بی و بازاری نەفتیش بەو شێوەیە کە ئێستا هەیە ببینێتەوە بێگومان دەکرێت پشتی پێ ببەسرێ بەڵام لەگەرەوەش پێویستە چکە کوردستان وڵاتێکی دەوڵەمەندە لە ڕووی پیتوبەرەکەتی خاکەکەی و ئاوەی زۆری هەیە هەروکو خۆشتان ئاماژەتان پێدا پێویستە پشت بەست نەبین تەنها و تەنها بە نەفت بەڵکو ئەو داهاتی نەفت بەکاربیێنین لە بۆ پێشوەچوونی بوارەکانی تری لە کوردستان کشت و کاڵ و مەرداری و زۆر بواری تر و ئەوەش یەکێک لە سیاسەتی حکوومەتەکە لە داهاتی ئەنجامی بدا سەبارەت بە قەرزەکان کە ئیشارەتان پێدا بەڵێ باوەشی سافە بکەم ینی بڕیار بوو بچێتە پەرلەمان وەم بابەتە پەسەند کرا و قسە لەسەرەوە بوو کە حکوومەتی هەرێم قەرزی وەرگرتووە ئایا هیچ بڕە پارێ قەرز کراوە لە وڵاتانی دەرەوە و دەتانەوێت چەندی تر قەرز بکەن تەنیا بۆ پڕکردنەوەی پێداویستی موچە خۆرانە ئەم قەرزی کە دەکرێت فەرمون نەخێر بە کورتی وەڵامی هەموو پرسیارەکانت نەخێر یەکەم پرۆژه یاسایەکە لە پەرلەمان پەسەند نەکرایە تەنها لە ئەنجومەنی وەزیران پێداچنەوەکی وردی بۆ کرا لایەن خەڵکانی پسپۆر داڕێژرا بوو و بە ئومێدی وەینەکە لە پەرلەمان دەقاودەقی ئەو پرۆژه یاسایە پەسەند بکرێت کە لە بەژەوەندی هەرێمی کوردستانە دووەم تا ئێستا نەخێر هیچ قەرزێک نەکراوە تەنها هەندێک گفتوگۆ لەگە هەندێک ناوەندی مالی و بنووکی جیهانی هەیە تا ئێستا قەرز نەکراوە و لە داهاتوش خۆی زانی لە بەشێکی زۆری بودجەی کوردستان دەچێتە موچە ئەو قەرزەی کە بکرێتن بە هەر شێوەک بیتن ئەسڵەن ئەو ناوەندانەی مالی و بنووکەکان خۆیان قەرز بە موچە نادەن دانەوە قەرز بە شتێک بدەن کە ئینتاجی هەبیتن ئێمەش کۆمەڵک پرۆژەی استراتیژیمان لە هەرێمی کوردستان هەیە لە بۆ ئەوەی کە ژێرخانی کوردستان و سەرخانی کوردستان لە هەموو کەرتەکانیەوە لە پەروەەردە لە خوێنی باڵا لە تەندروستی لە ڕێگاوبان لە ئاو ئاوەڕۆ هەموو کەرتەکان لە ماوەی 5 ساڵدا پێویستی بە 30 تا 35 میلیارد دلار هەیە و ئەوەش بە بودجەی هەرێمی کوردستان تەنها و تەنها ناکرێتن هەروەکوتم 170 بودجەی هەرێمی کوردستان دەچێتە موچە بۆیە پێویست بە قەرزکردن ئەو قەرزکردنەش بۆ پرۆژە استراتیژیەکانە کە بتوانێت بەرهەمێکی هەبیتن و لە خزمەتی خەڵکی کوردستان بیتن. بەڵێ زۆر سوپاس بۆ سەفین جەیی و تەبێژی حکوومەتی هەرێمی کوردستان سوپاس دەکەین کە ڕاستەخۆ لە ستودەکانمان لە شاری هەولێرەوە لە گەڵمان بووی ئازیزانی ناوتی زۆر سوپاس بۆ کۆمنت و پرسیارەکانی ئەوەش لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک پاش کەمێکی تر لە گەشتی فراوانی هەواڵەکان لەگەڵتان بەردەوام دەبم کاتێکی خۆش.